اینجا کاتی خۆی بەس ئافرەت دەبوایە ئاگای لە هەردووکیان وایە سەگەنە پیاویشە بێ ئاگای لە خۆی بێ وەڵا لەگەڵ هاوڕەگەزبازیە عیب نەبێ هەموومان لێسەر لە خەتەرین سەکەنە کەوتوینەتە عەسرێکەوە کە پێی وترێ قومبولەی جنسی ئەم هەموو شتەی کە ڕووەدا لە دەوروبەرمان خەتەرێکی زۆر گەورەیە هەر بە ئاسانی گەنجی ئەمڕۆ مۆبایلی لەبەردەسایە بەبێ ئەوەی کە بێوێ داخلی سەدەها مواقعی خراپە بێ ڕۆژانە سەدەها فلیمی خراپ دەرەکرێ بە سانیە دەرەکرێ خەڵکێک هەیە لەسەر ئەمە ئەژی کۆمپانیا هەیە بەس ئیش و کاری ئەمەیە چۆن ئافرەت ڕوود کاتەوە چۆن ئافرەت ناشرین کات چۆن پیاو ناشرین کات چۆن ئەم شتە لەبەر چاوی خەڵک سووک کات بچووکی کاتەوە قەزیەکە زۆر گەورەترە خۆشەویستەکەم لەوە چونکە ئەمانە خوای گەورە کە دروستی کردوون بۆ کارێکی گەورەتر بۆ ئیشێکی تر دروستی کردوون نابێ ئینسان هەروە بە ئاسانی والذین هم لفروجهم ئەوانەی کە بۆ داوێنیان حافظون پارێزگارن نابێت هەروە بە ئاسانی ئەم شەر دەستمان بچێت لەبەرەوە ئیسلام کە هاتووە خۆناغەکانی داناوە بۆی کە ئینسان خوا نەخواستە تووشی نەبێ تووشی هەڵە نەبێ لەم بابەتەیە ئەو نە بەوردی ئەم بابەتی داڕشتووە هەموو جارێ بیری ئینسان بیری خۆی ئەخاتەوە هەر کاتێک بیری لە خراپە کردەوە جڵەوێگرێ فەرمێ نەکەیت ئەفەرمێ وەلا تەقرەبوا چی وەلا تەقرەبوا زینا ئەی باشە خۆنی فەرموو زینا نەکەن بۆ نافەرمێ وەلا تەزنوا ئاسانتر نەبوو بڵێ زینا مەکەن ئەفەرمێ توخنی نەکەون یعنی مەسافەیە بێڵەوە لە بەیدی خۆت و سیارەکەی پێشتا نزیکی مەکەوەرەوە ئێستاکە نێمە چیمان هەیە فەرج پێش و دوایە دەعامی پێش و دوای شار بگرێتەوە وەمانەزانی کاتی خۆی هەر یەک دانەیە نەخێر فەرج پێش و دواشە گرێتەوە اینجا کاتی خۆی بەس ئافرەت دەبوایە ئاگای لە هەردووکیان وایە سەگەنە پیاویشە بێ ئاگای لە خۆی بێ وەڵا لەگەڵ هاوڕەگەزبازیە عیب نەبێ هەموومان لێسەر لە خەتەرین وەڵڵی سوبحان الله کارێکی هێناویانەتە ناو موجتەمەعەوە ناو خەڵکەوە قسم بخوا ئەو نەقێزەونەوە کێگرێکە عالمەکان ئەڵێ واللهی خوای گەورە باسی نەکردا لە قورئانە باوەڕمان پێ ناکرد چۆن پیاو تەماعەکاتە پیاو چۆن ئافرەت تەماعەکاتە پێ ئافرەت یعنی ئاژەڵیش ئەم کارە ناکات بەڵام وایە لێ کردووە بە چاوی خەڵک لە بەچاوی مناڵی من و تۆ زۆر طبیعی بێتەوە هەرکە زێڕینیان بۆ داناوە شتیان بۆ دێناوە خەڵک ئاسایی بێتەوە لای لەبەرەوە ئەبێ ئاگامان لە پێش و دوای خۆشمان بێ لە مۆدوانە وەڵای تر لەوە نەماوە کە پیاو بتوانێت بە ئاسانی بڕوا بەڕێوە و خەڵک بداخەوە ئەم نەفسیەتە خوای گەورە فەرمێ وەلا تەقرەبوا الزینا توخنی زینا نەکەون